پەلامارەکانی ئەم هەفتەی تیرۆرستانی داعش لە سنووری کوڵەجە و کفری لە سەراستی باڵای سیاسی و حکومی هەرێمی کوردستانی هێنایە دەنگ. بۆ پێداچوونەوە بە دۆخی ئەمنیش یەکەم وەفدی ڕەسمی حکوومەتی هەرێم دوای کشانەوەی پێشمەرگە لە ساڵی 2017 بە سەرپەرشتی بریکاری وەزارەتی ناوخۆ گەیشتە سنووری جەلەولا و لەگەڵ بەرپرسانی سەربازی عێراق لەبارەی پلانە ئەمنیەکان گفتوگۆیان کرد. سەردانێکی مەیدانی بکەین و بە هەمانجی لەگەڵ برایانی سوپای عێراق و ئاسایشی کوڵەجۆ و هاتوین کە بازگەیەکمان لێرە هێرە نەخشبەندیە ئێرە تەقاتوعی نەخشبەندی قەرەتەپە جەلەولایە کاتی خۆی لە 2010 ئەم بازگەیە لەسەر دەستی ئێمەدانرا و بە پێویستمان زانی و لە ئێستاە ئەم بازگەیە لەگەڵ برایانی سوپای عێراق ڕۆڵی خۆیان هەیە و وەکو سەنگەرێکی قایم لە ناو ئەم خاکەیە ماونەتەوە و جەلەولا ئێستا 2 کیلۆمەتر لێمانەوە دوورە و لێرە شواسێ بۆ قەرەتەپە ئێرە ناوجەرگەی حەدەسە گەرمەکانە و هاتوین هەم بە برایانی سوپای عێراق بڵین و لە سەروی خۆشمانەوە دوێنێ کۆبنەوەی فەرمی کراوە بە سەرپەرشتی کاک بابڵ و فەرماندە باڵاکان و ئەم هاتنەش حکوومەتی هەرێم جەنابی کاخوباد ئاگادارە. قۆناغی یەکەمی کارەکان بەو ئاراستەیان لەگەڵ حکوومەتی عێراقی هەوڵەکان خێراتر بکرێن بۆ کاری هاوبەش لەو ناوچانەی کە بووەتە مۆڵگەی تیرۆر و هێرشی چەکداری پاشماوەکانی داعش. هەردوێنێش باڤڵ جەلال تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ فەرماندە سەربازەکان کۆبوو و هەڵسەنگاندن بۆ بارودۆخی ئەمنی ئەو ناوچانە کرا کە بۆشایی ئەمنی تێدایە. کەوە ئەم تەنسیقەی برایانی ئاسایش و سوپای عێراق و ئەم بازگەی ئێمە و شوێنەکانی تر و ناوچەی کفری پێیان بڵین ئێمە یەک دوژمنمان هەیە و پێکەوە هەمانجیمان هەبێ و ژووری ئەمەلیاتمان هەبێ و پێکەوە دوژمنەکەمان بناسین بە شێوەیەکی مەیدانی خێرا ئەو چی زانیاری هێبی داتێ ئێمە لە ڕووی لۆجستیەوە ئێمە چیمان هێبی دێنێ ئەوان و تەمشید بکەین کێوماڵی هاوبەش بکەین لەگەڵانە ئەوان ئامادەی باشیان هەیە بەڕاستی ئێمەش ئامادەی باشمان هەیە و وەکو باسم کرێک ئامانجمان هەیە بۆیە هاتیم بە مەیدانی بۆی کە معنەوێتێک ببەخشین بە هێزەکانمان. بۆشایی ئەمنی نێوان سوپای عێراق و پێشمەرگە دەرفەتی زیاتری بە تیرۆرستان داوە هێرشە چەکدارەکانیان ئەنجام بدەن بە پێی سەرچاو ئەمنیەکانیش داعش لەو جێگایانەیە کە هیچ هێزێکی عێراقی و هەرێمی کوردستانی لێ نییە. ئێرە ناوچەیەکە لەبارە بۆوان ناوچەیەکە لە ڕووی ئەسکەریەوە ناوچەیەکی زۆر ئاڵۆزە سێ گۆشەی قەرەتەپە و سعدیە و جەلەولا و حەوزی حەمرین و ئەو مەنتیقی تەبج و ئەو خەتە هەمووی لێکەداتەوە بۆشایەکی گەورە هەیە ئەمە ئیمتداد دێتێتەوە بۆ حدودی سووریا ئەمە خەتێک کاتێتەوە بۆ خانەخین. پرسی سەرهەڵدانەوەی داعش و زیادبوونی چالەکە تیرۆرسیەکانیان هیچ ڕێگایەکی تری بۆ حکوومەتی عێراق و هەرێم نەهێشتووەتەوە جگە لە ڕێکەوتن و کاری هاوبەش نەبێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.